دووبارە سڵاتە نەبیازیان. تەوری ئەمجاری بەرنامەیەکی خەڵک تایبەتە بە شۆفێری ئافرەتان و لایەنی باشە و خراپەکانی. دەوترێت یان بە تایبەتی پیاوان هەندێک لە پیاوان دەڵێن ئافرەتان بە شێوەیەکی باش ئۆتۆمبیل لێ ناخڕن، یان یاسایی نین یان ناتوانن بۆ شێوەیە کە پیاوان ئۆتۆمبیل لە دەخڕن ئەوان ناتوان بۆ شێوێ بن. ئایا ئەمە دیاردەی پیاو سالاری نییە لە هەرێمی کوردستان؟ لە بەرامبەردا زۆر جار دەوترێت ئافرەتان بە شێوەیەکی یاسایی ئۆتۆمبیل لێ دەخڕن و زۆر هێمنن لە لێخڕیندا. بەڕێزان پێش ئەوەی پەیوەندەکانتان وەربگرین، هەمومان دەزانین کە لە هەندێک ناوچە و شارۆچکەی هەرێمی کوردستان تا ئێستاش لە ساڵی 2011دا شۆفێری ژنان بە عیبەت دەزانرێت. پاش ناوبڕێک پەیوەندەکانتان وەردەگرین. دووبارە سڵاتە نەبیازیان بەڵە تەوری ئەم جارەی مایکی خەڵک تایبەتە بە شۆفێری ئافرەتان. ئایا وەک دەوترێت لایەنی باشە و خراپەی هەیە وەک باسمان کرد، ئایا پیاو سالێری نییە لە کاتێکدا کە زۆربەی پیاوان یان هەندێک لە پیاوان دەڵێن ئافرەتان بە شێوەیەکی یاسایی و باش ناتوانن ئۆتۆمبیل لێ دەخڕن، کەواتە لە پەیوەندەکاندا دەتوانن باس لەوکەن لە کاتێکدا وەکوتمان لە هەندێک ناوچەی هەرێمی کوردستان تا ئێستا شۆفێری ژنان بە عیبەت دەزانێت. بەڵێ یەکەم دوو پەیوەندیمان ڕەوەند لە سلێمانی هەروەها دەشتی لە هەولێر سڵاتانەی بەفەرموو کاک ڕەوەند. کاتۆ باشکە شۆنگیان هەموو کاتێکت سپاس دەکەم. بەخۆشە بەرنامە جوانە و لێەکەم. زۆر سپاس. بەڕێزی وەڵی لەسەر تەوەرەکەی جەنابەت من حەزم کرد چەند پێشنیارێک و چەند گفتوگۆیەکمە بۆ ئاڕاستەی بەڕێستانی بکەم. بەڵێ فەرموو. ئەوە ڕاستی بێ لە هەرێمی کوردستانە ئافرەتان من وەکو خۆمەک و گەنجێک وەکو پیاوێکیش ئەوکو ئاگادار بین ئافرەتان کە شۆفێری سیارەکەن یان سیارە لێخڕن بە شێوەیەکی زۆر جوان ئەو ڕێنمایانەی کە لە هاتوچۆی زیاتر ئافرەت جێبەجێیەکە تا پیاو. بەڕاستی ینی من بۆ پیاوسالێرە گەڕێمەوانەوەی یەک دووەم شتیش بۆ ئەوەیە گەڕمەوانێ تاکو ئێستا لەم هەرێمێکی ئێمە تایە ئەژین مافی ئافرەت بەو شێوەیە دەستنیشان نەکراوە کە ئێمە هەمان بێ کە ئێمە لە بەرچاوە بیان بینین. ئەوە ڕاستی بێ ئافرەتێک کە سیارە لێخوڕێ لە هەندێک ترفکلایت لە ناو شارەیان لەبلا لە شوێنێکە ئەوەستن لەلایەنی پیاوانە داخۆ لەلایەنی گەنجانەوە بگرێت تعلیقان لێرێ لە جیاتیەوە دەستخۆشیان لێ بکرێت. بەڕاستی بۆ ئەو دەسەڵاتەیە گەرمۆکە بەڕێی شێوەیەک کارانیە لە هەرێمی کوردستان. بەڕاستی ئافرەتان جێگای دەستخۆشین وایە تەمەندرێشیان بۆخوازم دەتوایە مەبەستە چیرە دەسەڵات بۆ دەسەڵات کارانی ئەو خۆتەڵی پەیوەندی بە دەسەڵاتەوە هەیە ئەمە کاکە شوانگیان ئەگەر دەسەڵات کارە بواە ئافرەتێک لە ترفکلایتێکە ئەوەستێ 4 گەنج 5 گەنج تعلیقی لێن قسەی پێ ئەڵێن بە پەرچاوی پۆلیسی هاتوچۆوە یاخود بە پێچاوی پۆلیسی ناوخۆوە ئەگەر دەسەڵات کارا بواە بگرە جاری وا هەیە پۆلیسی هاتوچۆ خۆی تعلیقی لە ئافرەتەکان کە ڕاندەی سیاراکەن. تۆ خۆ تۆ حاڵەتانە دیوە؟ من چای خۆم بینیوە بەڵگەشم پێیە. بەڵێ کەواتە با گوێمان لە تێمینی دەشتی بە لە هەولێر فەرموو کاک دەشتی. هەموو کاتێکت. دیارە یەکێک لە سروشتە جوانەکانی حکوومەتی هەرێمی کوردستان وەزایدەن دەکرێت پەنجە بخێنە ساو خاڵێکە کابینەی پێنجەم و کابینەی چوارم بەڕێز ڕێزا کاگنێتربان بارزانی کاری گەورەی لەسەر کردویش ئەو کاریکردنی ئافرەتە لەو چەنگ و چەڵەمێکە پێشووتر لەلایەن کۆم مەجموعەیەک لە پیاوان ناتوانم دیسان ئەمە بە گشتی سیر بکەم دروست کردبوو. بۆیە دیسان ئەو بارودۆخەکە ڕەسە بۆ ئافرەتان بە لێخوڕینی ماشێن ئەوەش هەنگاوێکی ئەکتیڤ بوو کە حکوومەتی هەرێمی کوردستان وەکو دەسەڵات بەکاری هێناوە زایدەن ئەوەی کە برا بەرەزە باسی کردەوە ئەگەر لە ئەو کلتوری پێشووتر بۆمان ماوەتەوە ئێمە پێمان خۆش پێمان نەخۆش بێ لە هەموو جیانە شتە باوە ئەگەر کوڕێک کە نەگەیشت بتە و عادێکە مافی ئافرەت بپارێزی نەگەیشت بتە و ئەخلێکە خۆشی دایک و خوشتی هەیە خۆشی خێزان هەیە بۆیە پاراستنی ئەو پاراستنی خێزانی خۆتی ئەم شتەناشیر بڵاو نەبێتەوە بۆیە دیسان ناکرێت ئەمە هەموو شتەکان بخێنە سوی حکوومەت بەرنامەی جوانیە بووە ئەمە جێگای دەستخۆشیە ئەگەر ئەم هەنگاوە سەریعانی حکوومەتی هەرێمی کوردستان نەبووە ئافرەتانی کوردستان ژۆک و سەعودیانیان دەتوانێت بەم شێوە بن لەگەڵ پیاوەکان هاوشان بن لە کۆمەڵێک بوەردە کار بکەن. بەڵێ سپاس بۆ ڕەوەند لە سلێمانی ڕووها دەشتی لە هەولێر. بەڵێ دەچینە لای محەممەد لە سلێمانی فەرموو کاک محەممەد. ئەم کاتە باش کاک شوان هەموو کاتێکت لەسەر تەوەرەکەی ئەمە ئێوارەیەتان. بەڵێ ڕاستی ئەوەیەکەوە بوونی شۆفێرانی ئافرەت لە ناو کۆمەلگای کوردیدا ئەگەڕێتەوە بۆ
زیادکردنی توانای ئافرەتان لە ناو کۆمەلگای ئێمەیە. من خۆشحاڵم بۆ زۆریش ئامادە باشیم هەیە لەو بابەتانە. بەڵام لە هەندێک کەسا ئەو ناشینە هەنا هەیەکەوە ئەگەر و ئافرەتێ ببینێ سیارێکی جوانی پێبێ یاخود ئافرەتێ ببینێ هەر سایقی بکات لە هەر شوێنێکا بێت ئەوە دەتوانێت ڕێگە بەخۆی ئەدەکەوە بیقی لێبات بە شێوەیەکی وە تهدید یەکاتە زۆر ناشرینە. من داواکارم لە هەموو کورد بەدەیبەتی لە گەنجەکانمان زۆربەی کاتەکانمان گەنجەکان ئەو کارانەکەن ناگەڕێتەوە بۆ ئاستەکانی کە گەنجەکان ئەو کارانەکەن داواکارم کەەوە بە هیچ شێوەیەک ئەم جارێکە ڕێگە بە ئافرەتان نەگرن و تالیقیان لێنن تهدیدیان نەکەن بۆ کارانەی کەەوە ئەیانکەن. ئافرەت لە وڵاتانی ئێمە زۆر پێشکەوتووە بەڵام بەداخەوە ئەڵێم کەەوە هیچ کات لەلایەن پیاوەکانمانەوە ڕێگە نادرێت بۆ چکە لەبەر ئەوەی کەوا پیاوەکان خۆیان بەوە ئەزانن کەوا ئەبێ ئەوان سەرپەرشتی میلەتکەن بەڵام بیلعکس زۆرجار ئەتوانای هەندێک ئافرەت هەیەکەوە بە خەرچوار پیاو نیەتی. بەڵێ کەواتە بەڕێزان بڵێ کاک محەممەد دیارە ئازان ئەو خاتونانەی کە شۆفێری دەکەن ئەگە بتوان ئەوانش پەیوەندیکەن بۆ بەرنامەکە بۆی گوێمان لە ئەوان بێ گوێمان لە ئەزمموی ئەوان بێ وەک لە ئێستادا ئەو هەندێک تێبینیمان کۆ کردەوە بەڵێ دەچینە لای عەبدوڵڵا لە هەولێر فەرموو کاک عەبدوڵڵا سڵاو لێبێ. زۆر سپاس دەکەم. دەستخۆشیەوە بەنامە بەڕێزەوە لێکەم. زۆر سپاس. زۆر سپاس کاک عەبدوڵڵا گە شوێنەکەت بۆ ڕیان پێم وابێت دەنگی تەلەڤیزیۆنەکەت کەسکەی باشتر گوێمان لێتە بێ. بەڵێ. زۆر سپاسان دەکەم. بەڵێ. پێشتەچی سڵاو لە تۆ. زۆر سپاس دەکەم. زۆرم پێخۆشەکە لەسەر ئەم تەوەریە قسە دەکەین ئێستا. زۆر سپاس دەکەم. بەڕاستی ئافرەت لە کوردستان بوونێکی زۆری نییە. وایە یان نا؟ مەبەستە چییە بوونی نییە؟ مەبەستمە لە کوردستان نازانم بوونی نییە لە لای خەڵکی ما. مەبەستە تواناکانی گرنگی پێ نادرێت یان تواناکانی بوونیان نییە؟ تواناکانی گرنگی پێ نادرێت. بەڵێ کاک عەبدوڵڵا. بەڵێ دیارە پەیوەندێکی عەبدوڵڵا بچرا بڵێ محەممەد لە سلێمانی عەبدوڵڵا لە هەولێر سپاس بۆ پەیوەندەکانتە بەڵازان دەچینە لای محەممەد لە چوارقڕنە هەروەها ئەرسەلان لە هەولێر سڵاوتان لێبێ فەرموو کاک محەممەد. هەموو کاتێکت سڵاوتان لێبێ. بەڵێ کاک محەممەد با گوێمان لە تێبینی تۆ بێ دوایی دەچینە لای کاک ئەرسەلان. بەڵێ بەڕێزەکەم وەڵاهی ئەوە تەوەرێکی زۆر جوان دیاری کردووە. زۆر سپاس. لەسەر ئەو تەوەرەی ئافرەت مەسەڵەن توانای لێخوێنی شوفێری چۆنە؟ بەڵێ. تا ئێستا لە کۆمەڵگەی کوردستاندا مەسەڵەن لە حتا لە شار بۆ شارەکان جیاوازە ئێمە دەبینین لە سلێمانی لە هەولێر لە شارە گەورەکان ئافرەت ینی بە شێوەیەکی بۆتە شێوەیەکی احتیادی لێخوێنی بەڵام هەتا ئێستا مەسەڵەن لە لای لە قەزاکان شتێکی نامۆیە زۆرمان دیتووە لە مەسەڵەن من هەتا ئێستا لە چاوەڕنە بە هەمووی تو ئافرەت نەدیوە سارە لێ بخڕێ. کەواتە کاک محەممەد پێت وایە وەک باسمان کرد زۆر جار دەوتێت بە عیبە دەزانڕێت ئەگەر هاتوو ئافرەتان لە قەزاکانەوە خۆتەڵی گەر هاتوو ئۆتۆمبیل لێ بخرێت یان هەندێک جار پێت وایە خراپی ڕێگاوبانەکانی ئەو ناوچانەیە یان ئەوەیە کە بە عیبە دەزانێت وەکو دیاردەیەکی کۆمەڵایەتی بێ. والله بمانع يعني خلاص رجع بنت أسيري بلا ما جاتري شيء مثلا لقضاء لنا هي كان شيء حي بيتهم كان داين شوي كم ترى هم يخلق هيك الدراسة مثلا سكان يجي فتان بخوان أو تانا أنت دانية كبتوان مثلا اللي بخرون وقبلي أوان بخوان كان حيبني بدرجة في أنا عيب أو شيء كي بلام لا شارع كان لا شارع قبل كان حتى دراديك سالي كره مثلا كتقول إذا كنت يشبهوا تالكنا عزك برا حتى أسأل لا مثلا لا ناعي وقضاء كان أو النمط دياري ذيك تالكري به في معنى أشهر مستجب مني. بله دشين لاي أرسلان له هولير فرموكا أرسلان صلاة ليه. برز أوقات الواش. زو سباس همو كاتك. سلامات بالنسبة لبرنامج دسخوشي اللي لكي. بله سباسكم. بالنسبة حاولنا شدبي أما دسخوشي لو برا لو لا نسينج كانوا لحمو أواني كوا يارمتي أفراد دن بو رزقار كلني أم شيء كوا أفراد دتاني لكو أو ربع عريت كل بسيارة باجون نوزارك. بله سباس بله. أما دتاني برين تشتشي زور مبارك أما تشتشي فيك أفراد فيرا أو كاربوا. بله. بس رزاكم هي اللي بو أو أفراد بريزاني كوا لزاني دور المعقد بس أجانا
ڕۆشتنی سیارەکەی خۆیان بێ و کێشە لە بۆ خەڵک دروست نەکەن. بۆ ئاگایان لە خۆیان نییە زۆر جار؟ وڵی زۆر جار ئاگام من بخۆم شۆفێر تەکسیم لاولێر کە زۆر جار دەبینم ئافرەت مۆبایل لە بجێتی یعنی کێشە لە بۆ دروست دەکا یاخود دەڕواتن ئاگە لە پشتە خۆنی لە تەن پشتە خۆنی کێشە دروست دەکات. ئەی کاک ئەرسەلان بۆ دەوترێت زۆر بەهێمنی زۆر بە یاسایی ئافرەتان زیاتر لە پیاوان ڕێنمایەکانی هاتچۆ جێبەجێ دەکەن؟ هێمنن باقەت لە سایهاشتن زۆر بە هێمن زۆر بە لە سەبر لێ دەخڕم لە عینە کاتژان لێ خوڕنەکە تەنگەژە لە پشتە خۆی دروست دەکات. بەڵێ یعنی ئەگەر ئێشە چێ یان کارێکی باڕایگری دوو دەقە مۆبایلەکە تەلەفۆنەکە تەواو بکە ئەو دەبا بستۆ سەردارەکەی خۆی بڕوە. بەڵێ محەممەد لە چوار قڕنا هەروەها ئەرسەلان لە هەولێر سپاس بۆ پەیوەندیەکانتە. بەڵێ ئەزان داواکارین لەو ئافرەتانی ئەو خاتونانەی کە شۆفێری دەکەن بتوان پەیوەندیکەن بەداخەوە تا ئێستا هیچ پەیوەندیەکمان بۆ نهاتووە لەلایەن ئافرەتان بۆی ئەوان قسەی لەسەرکەن و وەکو مافێکی خۆیان کە لە ئێستادا ئەزمونیان هەیە لە لێخوڕینی ئۆتۆمبیلدا بتوان قسەی لەسەرکەن ئایا تا چەند ڕاستە کە دەوترێت ئەوان بە شێوەیەکی یاسایی ڕێنمایەکانی هاتچۆ جێبەجێ ناکەن وە لە بەرامبەردا دەوترێت بە پێچەوانەوە بە شێوەیەکی باش و یاسایی ڕێنمایەکانی هاتچۆ جێبەجێ دەکەن. بەڵێ دەچینە لای سەربەست لە سلێمانی ڕووها کاروان لە قەڵازێ. سڵاوتان لێبێ فەرموو کاک سەربەست سەرەتا تۆ قسە دەکەی دوای دەچینە لای کاکاروان. بەڵێ فەرموو. زۆر سپاس دەکەم هەموو کاتێکت. ولاگاتشان دەستەوە لەکەوە ئافریقا سیارە لێ خڕ باگەزارە مەشاکلی دنیا بۆ خەڵک دروستەکە بۆ نمونە ئێوارەیەکەن لە جادەی سالم لە پردی خەترخواڵی دەخوارەوە ئافرەتێک بێ ئەوەی هیچ شتێک ئیساگەدە دە سیاری یاوبەیەکە ئەمە یەکیان باگەزارش حاڵەت ئەچێتە خەتی سەریع ئەوە تەماشاکەی وە ڕاگای ئاگای حسابی دواوە ناکە یان موبایلێکی بەجۆ یان عینەکی کردو چاوی خۆی باە بۆ شێوەیە ڕابێت سیارەکانەکەم تووشی کێش و مەشاکل بن لە دواوە جاداوام ئەوەیە هەست کەسێ ئافرەت سیارە لێ ئەخورێ وا لێ خوڕێکە ئیسا هینی دواوە بکە بزانە دواوەی ئەمنا لای چۆنە سیارێکە هەیە خەت سەریع خەسارێکە دەرەچێت. بەڵێ کاک سەرۆبات تۆزێ واز بین لە ڕەخنەکانمان پێت وانییە جاری وا هەیە وەک هەندێک لە بەشداربان باسییان کرد توانش دەدرێت لە ئافرەتان لە کاتی لێخوڕینی ئۆتۆمبیلدا یان وەکەوەیە کە بڵێن باوەڕ بۆ ناکەن یان ڕەتیەکەنەوە کە ئەمانە بتوان شۆفێری بکەن وەکو پیاوان. ئایا پیاو سالاری نییە؟ وەڵای من لەگەڵ ئەویان متعلق لە ئافرەت بدرێت چکاو خۆش شخصی قەت حەزم لەو شتانە نییە. بەڵێ دەچینە لای کاروان لە قەڵازێ. فەرموو کاکەروان. زۆر سپاس. بەڵامیەوە شتێکی زۆر ئاسایە ئافرەت کە تۆمبیل لێ بخڕێەوە شتێکی دڵخۆشکەرشە نیشانەی پێشکردنی وڵاتەکەمانە بەڵام ئەوەی جێگای خۆشحاڵشانی بە ڕێژەیەکی باش ئافرەت زۆر کەمتر لە پیاوان تووشی عادیسە و ڕوودا و ینی کێشەی هاتچۆ دروستەکان تا من بۆ خۆم ئاگادار نەبووین خود نەمزانی و لە ڕاگەاندنەوە لە شارەکەی من ینی ئافرەت کەسێک من سارە بخەیان دامێشی گەورە زیاتر لەلایەن پیاوانەوە. بەڵێ جێگای خۆشحاڵە شتێکی زۆر ئاسایە بەلامەوە ینی هیوادارم ڕێژەیەکی باش لە وڵاتی ئێمە ئافرەت شۆفێری بکە. بەڵێ سپاس بۆ سەربەست لە سلێمانی هەروەها کاروان لە قەڵازێ. بەڵازیان دەچین لای محەممەد لە کەرکووک هەروەها ڕووخۆش لە سلێمانی. بۆ بەرە کاک محەممەد با گوێمان لە تێبینی ڕووخۆش بێ لە سلێمانی دواتر دێنە لای جەنابەت. فەرموو ڕووخۆشخان. ڕووخۆشخان ئەگە گوێت لێمانە؟ بەڵێ دیارە پەیوەندێکی پچراوە تاکە ئافرەت بوو تا ئێستا پەیوەندیکە بەڵام پەیوەندێکی پچرا. بەڵێ دەچینە لای کاک محەممەد لە کەرکووک. فەرموو کاک محەممەد. زۆر سپاس دەکەم. سەرەتا دەستخۆشییان بەرنامەت لێ دەکەم. زۆر سپاس. بەڕاستی تەوەرێ زۆر جوانە شۆفێری هەر لە وڵاتی ئێمەیە زۆر بێسیستەمە. پیاوی شۆفێر پیاو بێزار دەکەن پیاوەکان لەگەڵێک پریای ناگونجێن چدا ئافرەت شۆفێری بکات و چۆنی بێزارشی ناکەن. بەڵێ بێگومان هەماهەنگی لە نێوان شۆفێراندا نییە بە هیچ شێوەیەک ئەگەر هەماهەنگی زۆر بە ئەو کارەسات نییە تۆ بەڵێ ئەو کارەسات نییە کاک محەممەد ئەگە پیاوان نەگونجێن بۆ شۆفێری چجا ئەگەر باسی ئافرەتان کەین ئەو کارەسات نییە پێت وایە گە تۆڵی نەگونجانێک هەیە یان کێشە بۆ ئافرەت دروست دەکات پێت وایە کەواتە ئەم دیاردێ بۆ هەیە کە دەوترێت پیاوان ئاعترافیان باوەڕ بۆ ناکەن کە ژنان بتوان شۆفێرێکی باش بن. کاک محەممەد ئەگە گوێت لێمە؟ بەڵێ دەچینە لای ڕەند لە سلێمانی. فەرموو ڕەندخان. بەڵێ دیارە پەیوەندەکەی ڕەندخان هەروەها کاک محەممەد لە کەرکووک سپاسیانکەم بۆ پەیوەندەکان ئەگە بتوان لە کاتێک ترا پەیوەندەکە. بەڵێ ڕەندخان لەگەڵماندایە. ڕەندخان فەرموو. ئێوارەت باش ڕەندخان. دەستخۆشی داوەڕێکەوە لێ یەکەم. زۆر سپاس.
ئەمەوێت لەسەر ئەم دیاردەیە قسە بکەم بەڕاستی. بەڵێ. من خۆم شۆفێرم. بەڵێ. یعنی چەندەها جار ڕوبەڕووی ڕەخنە بوومەتەوانە. اینجا وەکو بەڕێزانە باسان کرد گەنج زیاتر بەس بە تەمەناکانیش بەڕاستی. بەڵێ. هیوادارم ئەم دیاردەیە نەمێنە لە کۆمەڵگەی ئێمەیە لەبەری زۆر زۆر ناشرین. ئێمە چ جیاوازێکمان هەیە لەگەڵ کچانە هیچ جیاوازێک. ڕەند خان تا چەند باس لەوە دەکەیت کە زۆر جار ئافرەتان لە کاتی لێخوڕیندا توانجیان لێ دەدرێت ئایا تا چەند ئەوە ڕاستە؟ لەستا ڕاستە من خۆم ئەمڕۆ ڕوبەڕووی دوو توانج بوومەتەوە یعنی کە سیارە تۆ ئەبینە سیارە لێخوڕی پێێتەوەن بین سیارەگە بۆ لێخوڕین بۆ پێت وایە لەبەر ئەوەی کە هەندێک جار دەوترێت وەک ئێستا بەشداربوویەک دەڵێت بۆ نمونە کاک سەربەست باسی لەوە کردووە کە دەڵێت ڕووداوی هاتوچۆ ڕوودەدات مەبەستی ئەوەیە ئافرەتان زیاتر ڕێنمایەکانی هاتوچۆ جێبەجێ ناکەن بۆیە تووشی توانج دەبن ئایا ئەوە ڕاستە؟ نەخێر من بەی شوێن لەگەڵ ئەوانیم ئەوەی ئافرەت لەسەر خۆی ئەوەی ئافرەت پابەندە بە ڕێنمایەکەنەوە بزانم ئەوەنە پیاوان ئافرەت نین بۆ ڕێنمایەنەوە بەڵێ کەواتە با بچینە لای شیلان خان لە هەولێر فەرموو شیلان خان مرحبا مرحبا دەستخۆشی بەرنامەکەتان لێ دەکەم زۆر سپاس زیاتر ژنان کە سیارەی لێ دەخوڕن بڵێم ئەوەنە یعنی جورئەتیان کەمترە لە پیاوان دەبێت پیاو ڕاستاوی ئەو شتە بکەن یعنی نابێت بڵێم مۆزەکان استقلال بکەن ئافرەتان زیاتر دەشێوێن کە پیاوەکان بڵێم لە پشتیان لە تەنیشتی ئەوەی دەکەن بە سورعەتە چقەین بە تەنیشتی یاچن یعنی ئافرەتان زیاتر ئەوە دەبن بڵێم شەوەش دەبن وەختیش ئەوەی سیاقیان ینی بە کورتی پێویستیان ئەوەیە جورئەتیان زیاتر دەوێتن لە پیاوان دەبێت پیاوان ڕاستاوی ئەو شتەی بکەن تۆ خۆت شۆفێری دەکەی شیلان خان؟ ئەوە هێشتانە وەزبەت تەمامە کەواتە پێت وایە ئەو نەبوونی جورئەتی کە خۆت باسیەکەی ئەوە وا دەکات کە ئافرەتان ڕێنمایەکانی هاتوچۆ جێبەجێ نەکەن یان بە شێوەیەکی باش شۆفێر نەبن وەک دەوترێت وەک ڕەخنانەی کە هەیە بەڵێ یعنی جورئەتیان کەمترە دەبێت هەتا فترێک یعنی نانم لە تەئەخیری یعنی فترێک دەبێت هەتا دەستیان لێ ڕادێ هەتا یعنی یەکسەر وەچی پیاوان ناتوانن بە هەموو بڵێم لێ بخوڕن بە تەواوی بە هەموو ئەوکان ڕاستاو بکەن دەبێت پیاوان یعنی ڕاستاوی ئەو شتەی بکەن ئەگەر ساعەتێکی ئافرەتیان دیت دەبێت ئەوە بکەن بڵێم یعنی پێویستی بە مساعدەی پیاوی دەبیتن دەبێت ڕێی چۆل بکاتن مساعدەی بکاتن زیاتر ئەمە تا کەی پێت وایە دەبێت هاوکاری بکرێن لەلایەن پیاوانەوە تا کەی ئەمە ئەوە شتێکیەوەیە بەس بلعکس پیاوەکانمان بڵێم خاستان گەنجەکان زیاتر ئەو کسانەی دەبینن سیاسەت دەکەن زیاتر مشەوەشیان دەکەن زیاتر یعنی ویان لێ دەکەن نازانم یعنی بێزاریان دەکەن ویان لێ دەکەن هەر سیارە لێ خوڕنشیانە پێشتایی بکەوی بەڵێ ڕەند لە سلێمانی ڕوها شیلان لە هەولێر سپاس بۆ پەیوەندیەکاندا بەڵێ ئازان ئێمە دیارە بۆ شیلان خانیش نمونەیەکە ئێمە لە چەند ساڵی ڕابردوودا پێشتر ئافرەتێک لە شاری سلێمانی مۆڵەتی شۆفێری وەرگرت بۆ سیارەی گەورە ئەو یەکێک بوو لەو حاڵەتانی کە لە میدیاکانەوە باس کرا کە شتێکی نایابوو نمونەیەکی جوان بوو بۆ ئافرەتانەکە ئیجازەی سایقی یاخود مۆڵەتی شۆفێری بۆ سیاری گەورە وەرگرت بەڵێ ئازان لەسەر تۆری کۆمەڵاتی فیسبوک بە ناونیشانی facebook.com/naliatv دەتوانن ڕاوتی بینی سەرنجەکانی خۆتان بنێرن لە ئێستادا ئاوکارم بەێز عوسمان چەند چاپێکوتنێکی ئامادە کردو لەسەر تەوەری بەرنامەکە با پێکەوە ببینین شێوەیەکی ئام مرورەکان لەگەڵ ئافرەتە باشن ئەو کەسش کەوتۆتە سەر ئینسانەکە خۆی هەیە وایە یارمەتی تیا و هیوایە تیای نییە ڕێزم هەیە بۆ شۆفێرە تەکسیەکان و پاسەکان لەگەڵ ئافرەتە ینی ڕێیان لێگرن مسابقەیان لەگەڵاکەن خاستەن پاسەکان ئافرەت زۆر دەترسێنن لە ئافرەتێک و بۆ ئافرەتێکی ترە گۆڕێ بەڵام بە ئام مشکلە هەیە لە بینی تەکسی و پاسەکانە لەبەرەوەی زۆر ئیتمام ناین بەڕاست بە ئیشارە داگیرسان و بە ڕێنمایەکانی هاتوچۆ بەعام پیاوان باشە یعنی بازێکیان باشن بەس بازێکی هەیە ئەوەی کە زۆر حساس بێ لەسەر جادە فێری ئەوە بوون ئەگەر کچێک پێشیان کە ینی بانقەز بێ یا غێر ئانقەز بێ تۆ ئەو لۆچە خاو بڕوە تۆ پێشێکەوی ئەو بە زڵدایەتیە زانەیە بە پێشکەوتنیە زانەیە بە منافەسێ زانەیە بە هەچی شێوەیەک بێ یعنی هەوڵەیە پێشەکەوێت و ئەگەر ئیتر مەسەلەکە لەسەرەوە بێ داعم کا هەچیە بکە بەزەوەی ینی ئەوێ بە زۆریش بێ پێشەکەوێ ئەوە زۆر ناخۆشە بەزەوەی ینی کەیەکی پێش کچێک پێش کوڕەکەی شەر نییە بۆ منافەسە بێ لۆچێ و ئیشی هەبێ یا زۆروریەتی ئەوە وا بکە ئەو خاو بێ هەر ئەوەیە بعضێکی هەیە ینی
دەسەشکێنێتەوە بەسەرتا و بەعزێکی هەیە بە ئەدەب و ئەڕواوی زۆر لە هەموو نەوعی هەیە ئیترەوەش کەوتۆتە سەر شەخسێتی ئەو کەسە خۆی و ئەدەبی ئەو کەسە خۆی دیارە ئەو چاپێکردنی کە بینیمان پەیامێرمان بێز عوسمان ئامادە کردبوون دیارە ئەوەی کە باس دەکرێت زۆر جار ئەوەی کە ئێمە لە بەشداربووانیشا باسییان کرد کە توانج دەدرێت لە ئافرەتان وەک بە یەکێک لەو ئافرەتانە دەڵێت ئەگەر هات و ئۆتۆمبیلی ئافرەتێک پێشکەوێ بۆ بەردەم ئۆتۆمبیلی پیاوێک ئەو پێی ناخۆش دەبێت و یەکێکە لە دیاردەکانە کە ئێستا هەیە بەڵێ سەر تۆڕی کۆمەڵاتی فیسبوک چەند تێبینێکمە بۆ هاتووە بەڵام ئەم دوو پەیوەندیە وەردەگرین و دەچین لای تێبینەکانی فیسبوک بڵێ بەسۆز لە سلێمانی هەروها کاروان لە سلێمانی سڵاوتان لێ بێ فەرموو بەسۆز خان. شوانێکی ئەم کاتۆ باش. زۆر سپاس دەکەم. باشی کاکە. زۆر سپاس دەکەم بەسۆز خان. وەڵا لە سەرەتا حەزمە کرد هیچ پێیەک پەیوەندی نەکردا لەبەرەوەی بەرنامەکە تایبەتە بە شۆفێری ژنان و با ئێمەش ڕۆژانە ساعتێکمان هەبێ بتوانین ڕاست سەرنجەکانی خۆمان ئاڵوگۆڕ بکەین لەگەڵ ئێوە بەڕێزە. بەڵێ فەرموو بەڵێ. بەڵام بە ئەوانی قسەی لەسەرکەن بۆ ئەوی بزانین ئەوانی چی دەڵێن ینی بەرامبەر بەو ڕەخنانی کە هەیە ئایا ئەگەر هاتوو ئەوان باسی لەوە بکەن ئایا ڕاستە یان وان نییە بۆ ئەوانش قسەی لەسەرکەن بەڵام بۆی تێبینەکەت گوێمان لێ بێ دەچنە لای کاکاروان لە سلێمانی دواتر بزانین قسەکانی تۆ وایە لەگەڵ ئەوە قسە دەکەین بەڵێ. بەڵێ. فەرموو بەسۆز خان بەڵێ. بەسۆز خان. کاکە شوانە خۆی تەسەوورەکەم پیان ناخۆش بکەی ئێمەی هەفرەتان سایقیکەن چونکە هەستەکەن کە ئەو ئیشێکی پیاوانەیە و هەرە بێ پیاوان بیکە منیش من خۆم شۆفێرم و ساریشتم هەیە و چوومەتە لای فیتەر و تووشی حادیسێش بووم و ئێستش هەر سایقم و مۆڵەتیشم هەیە بەس پیاوان هەستەکەن کە ئەمە ئیشێکی خوانەوە بخوان بیکەن من خۆم وەکو شخصی خۆم حەز دەکەم کە شتێکی ئیشی پیاوە منیش بیکەم بۆی بۆی بسەلمێنم کە ئێمەش بەقەر ئەوانان پێ ئەکرێت من کە ئامادە بووم سیارە لێ بسەم ئامادەم بچمە لای فیتەریش ئامادەم لە ترافیکا بۆسم ئامادەم تاالێکیشم لێ بدرێ بەڵام نازانم من تا ئێستا چەند ساڵێکی زۆرە شۆفێرم و تووشی هیچ تعلیقێک و توانجێک نەبوومەتەوە بەڵکو احترام ینی لە هەرم لێ شوێن بۆ منە کە پەکەم کەوتبێت تووشی شتێ بوو بم هاوکاریش کراوم و ڕێزیشم لێ گیراوە و نازانم هەنێک کەس باسی تعلیقەکەن بە تۆ ئەگەر تعلیقی شێ بە قەیچێکە بەڵام دەوترێت ئەو حاڵەتانە هەیە ئێستا بەڵێ ئێستا ڕەندخان پەیوەندی کرد لە سلێمانی دەڵێت ئەمڕۆ من دوو جار توانجم لێ درراوە دیارە تۆ بە سوتفا یان بە ڕێکەوت نەبوو لەگەڵ تا بەڵام ئەو دیاردەیە هەیە لە ئێستاە تۆکو ئافرەتی چۆن دەڕوانیت ئەو دیاردەیە کە تۆ ئامادە بوو بچیتە سەرجادە قەیچێکا با توانج لێ برێ هەنێک خۆی کچان و ئافرەتان کۆمەڵگەی مەکە سیاریشی پێنی و شۆفێریش نییە بەڕێگەوە ئەڕۆی تعلیق لێ یعنی قەیچێکا کە سیارەشی پێ بێت توانج لێ ئەدرێ خۆ ڕەنگە خۆی زانی هەنێک کە سێ ساری پێنیە بەسەر جادەی کاڕوا تعلیق لێ درێ قەیچێکا بەبێ من بە ئاستای وەرێگرم و من تووشی هیچ کێشێ نەبووم و خۆشحاڵیشم و هەنێ جار لە هەنێ باڵم لەسەر جادا لە پێش پیاوانیشەوە ڕۆشتوم و مسابقەشم کردوانی بۆ بیسەلمێنمەکوان تەنانەت هاتشۆی دەرەوەم کرۆ ڕەنگە خۆ سامە خوێندکارم لە هەولێر هاتشۆ هەولێر سلێمانیشم کرۆ زۆر بێ کێشە بووم و ناکەواتە تۆ شۆفێرێکی باشە گەڕاوێ بەڵێ دەچینە لای کاروان لە سلێمانی فەرموو کاروان سڵاو لێبێ ئەم کاتتان باش هەموو کاتێکم طبعا زۆر سپاس بۆ بەرنامەکەتان دەستان خۆش بێت تەسەوڕەکەم ئەمە تەورێکی باش بوو بەڵام زۆر سپاس من بڕوام وایە تۆزێک ئیلحاح لە تەوەری بەرنامەکە کراوە ئیلحاحەکەش بۆ مانایە کە تەسەوڕ ناکەم ئەو قدرەتی لە بەرنامەکە بەکارهێنراوە لەسەر ئەرزی واقعی کوردستان بەو شێوەیە بێ بە تایبەتی لە سلەیمانیە ڕەنگە هەندێک دیاردە هەیە لە مێژووی کۆر و لە شاری سلەیمانی و بەعام لە کوردستانە کەم تا زۆر بەرەو کەمبوونەوە چوو بێ بەڵام تەقدیرن بۆ هەموو میدیای کوردی هەندێک جار میدیا بەڵێ بە کورتی الحاحەکە چییە بۆی زیاتر لە یەکتر تێبگەین من تەسەوڕ ناکەم سڕاعی نێوان شۆفێرە پیاوەکان و شۆفێرە ئافرەتەکان بەو شێوەیە بێ کە هەندێک جار ئێمە بمانەوێت بیوروژێنین ئەگەر ببینی لە سلەیمانیا حاڵەتێکی زۆر باش لەبارە بۆ شۆفێرە ئافرەتەکان و هیچ تەشەنوجاتێ لە نێوان شۆفێری پیا و شۆفێری ئافرەتە بەو شێوەیە ڕووینەوە بەس بە نمونەی قسەکەی بە سۆزخان کە لە سلەیمانیەوە کردی وتی تعلیق درێ یاخود ڕەمخان وتی تعلیق درێ مێژووی تعلیق لە سلەیمانیا پەیوەندی بە مەسەلەی سیاقەتەوە نییە بەڵکو کۆنترە حتا هەندێک حاڵەتی تر هەیە کە ئێستا وا باسەکرێ کە شۆفێرە ئافرەتەکان فعلەن هێمنترن لە سەرخۆترن کە من زۆر متفقم لەسەرم حاڵەتە ئەمەیان پەیوەندی بۆ هەیە تەجربەی ئافرەت بۆ مەسەلەی شۆفێری لە وڵاتی ئێمە لەبەرەوەی حاڵەتێکی زۆر دەگمەن و نادرە و تەجربەکە زۆر تازە و تازە پێێنینەوە ئەو واقعەوە مەجبورن لەم حاڵەتە کەم تا زۆر هێمن بن لە سەرخۆ بن و وریا بن لە ڕۆشتنیشانە من نمونەی شاری سلەیمانی ئەگەر بینینەوانێ
نمونەیەکی زۆر جوانە لە ناو واقعی کوردستانی باشوورە کە زۆربەی زۆری سایقە پیاوەکان هەم مراعاتی سایقە شۆفێرە ئافرەتەکانەکەن و هەم ئافرەتەکانیش خۆشیان زۆر مسەیترن. کولی قسەکانم ئەمەوێت لەوەیە جەخت کەمەوانەیە کە تەقدیران بۆ بەرنامەکانی میدیای کوردی و بەرنامەکەی جەنابتان دەستان خۆش بە بۆ ئەم تەورە تەحقیق زۆر سپاس. بەڵام تەسەوڕ ناکەم ئەوە بەو شێوەیە بێت کە زۆربەی زۆری پەیوەندیەکان قسەیان لەسەر کرد چونکە پەیوەندیەکان بە شێوەی زۆر تەشەنووز بوو چونکە واقعی کوردی بەتایبەتی ئێستا لە سلێمانیە بەو شێوەیە نیە. بەڵێ کەواتە سپاس بۆ کاروان لە سلێمانی هەروەها بەسۆز لە سلێمانی سپاس بۆ پەیوەندەکانتان بڵێ دەچینە لای بیابان لە خۆشناوەتی هەروەها زاگرۆز لە کۆی سڵاوتان لەبێ فەرموو بیابان. ئێوارەت باش فەرموو. بنسبە تەورەکەتانەوە بەڵێ من شفێری بۆ ئافرەتان بەکارێکی زان ئەزانم و زۆریش حەزەکەم شفێری بەنسبەت لەگەڵ پیاوانەوە چۆن بەراو دەکرێت ئیرەی بە ئافرەتە من کاتێکە شفێری ئەەکەن یا زۆر جار ترسێن و یعنی بۆی ترسێن تووشی ڕوودا و بیا خودێ. بەڵێ بیابان خان شیلان خان لە هەولێر پەیوەندی کرد دەڵێت ئافرەتان بەگشتی خۆیان جورئەتیان نییە وەکو پیاوان بۆیە تووشی ئەوە دەبن کە ناتوان ڕێنمایەکان بەباشی جێبەجێ بکەن تا چەند ئەوە ڕاستە تا چەند هاوڕێ لەگەڵ شیلان خان لە هەولێر. من لەگەڵ ئەوانی بەڵێ چونکە من هیچ جیاوازێک نبینم بەبینی ئافرەت و پیاوە. من وەکو خۆم شەخصێک خۆم حەزەکەم شوفێری بکەم وە کەسیش ڕێگیری نییە و بەکارێکی زانیشی ئەزانم بەڵام پیاوان نازانم حەزەکەن هەر خۆیان شوفێری بکەن و ئافرەتان ئەو کارە نەکەن نازانم زۆرێک یا حەزەکەن هەر خۆیان شوفێر بن. بەڵێ کەواتە با گوێمان لە تێبینی زاگرۆز بێت لە کۆیە فەرموو کاک زاگرۆز. دەستخۆشکەری لە بەرنامەکەت دەکەم. زۆر سپاس دەکەم. بەنسبەت ئافرەتانەوە ئەمن ڕایەکی خۆم هەیە وەکو شەخسی خۆم دەستخۆشکەریان لێ دەکەم لە بۆ ئەو پێشمەچوونەی ئێستاکە لە ئارادایە لە دێر زمانەوەمە دیدیتمان کە ئافرەتان شتێکی عیب بوو کاتی خۆ کاتی خۆ شتێکی زۆر عیب بوو ئافرەتێک هەبوو ئێستا لە هەولێر کاتی خۆ یەک ئافرەت هەبوو دوو ئافرەت هەبوو هەموو خەڵک ئاوا تەماشای دەکرد بەڵام لە کاتێکدا ئێستاکە هەموو زادەکان ئەوە دەبینین ئێستا چۆنە هەموو شارعەکان دەبینین هەبە لێ شاو سیارە دێتە ناو ئەو کوردستانی ئافرەتێک لە هەولێر تەلەفۆنی کرد وەڵا شوێنمان بۆ چۆت کاکە لەناو ئەو خەڵکەی دەبێت تۆ شوێن بۆ خەڵک چۆکەی یعنی تۆ ڕاوەستی چی و ئافرەتێک دەڕواتن من دووبارە دەگەڕێنمەوە لە بۆ مەکتەبەکان ئەو نشینگانەی کەوا ئێستاکە خەڵک فێر دەکەن دەبینی لە ناوان دیجادەی خەتسەریعی گرتووە خەتسەریعەکەی گرتووە تۆ ئاوا ترافیک لایت دەرەچێت دەرناچێت یان شتێک یعنی تووشی پێکدادان دەبێت تووشی کەواتە پێت وایە بەڵێ کاک زاگرۆز کاک زاگرۆز نووسنگەکان کەم تەرخەمن ئایا ئەوان بە شێوەیەکی باش مەبەستت ئەوەیە بۆی ڕوون بێتەوە مەبەستت ئەوەیە نووسنگەکان بە شێوەیەکی باش ئافرەتان فێر ناکەن. بەڵێ من یەک لەبارە خۆم ئەمن یەک لەبارە خۆم ئەمن زۆر جار لە ناو سیارەکەمەوە ئیشارەتم دەنێدەن تکا دەکەم ئیشارەتیان فێرکەن بۆ نمونە من لە بازار دەڕۆم شەوە چار فلاشی پێ کردووە لە خەسەریع دەڕواتن فولایەکەی لێداوە دوو بلازۆرەکەی پێ کردووە ئەوە ڕۆڕنیت بۆ لێدەی کەلشی نییە ڕەماشی بۆ لێدەی کەلشی نییە مەجبوری یعنی چ دەکەی یعنی مەجبوری پێکدادان دروست دەبیتن من زۆر داوا لەو نشینگانە دەکەین یعنی بە شێوازێکی زۆر جوان مۆدێرنانەتر فێری ئەو ئافرەتانەکە من دەستخۆشکەری لەو ئافرەتانە دەکەم کەەوە هەنگاو دەنێت بەڵام من لەگەڵەوە نیم یعنی تۆ ڕێ بۆ خەڵکانێک چۆرکەی قەینا ئافرەتە ئەوە قوشیمەیە ئەمە دەستخۆشکەریان لێ دەکەین بەس نەک بۆنەوە ئەی ڕێت بۆ چۆرکەم لەناو خەڵەباغی هەزار سیارە پێکەوە دەڕواتن من ڕێت بۆ چۆرکەم تۆ بڕۆی دەستخۆشکەری دووبارە لە بەرنامەکە زۆر سپاس بۆ بیابان لە خۆشناوەتی ڕوان زاگرۆز لە کۆی سپاس بۆ پەیوەندیەکانتە بەڵای ئازم دەچینە لای مامۆستا هاوکار لە سلێمانی هەروەها ڕاز لە سلێمانی فەرموون سڵاوتان لێبێ فەرموو مامۆستا هاوکار. کاکە شۆنجار دەستخۆشە بەرنامەی لێ یەکەم زۆر سپاس دەکەم. یا خۆر ببی زۆر سپاس وەڵای کاکە شۆنجار من پێم وایە ینی بەڵای من ئەو بەرنامەی تۆ دوو لە قلێ بێتەوانێ ئەگەر باڵێ ئەنە چمەویش ئەوەیە
بەڕای من ینی وەستەکەم ئەوەیە کە شۆفێری بۆ خودی خۆی ینی با بڵێن بۆ ئیشی ماڵەوە یاکو شۆفێری بۆ تەکسی ئەگەر جیات کرداتەوە پێم وایە باشتر بووی چکە ئەو دوانەوە بزانم دوو تەوەری جیاواز هەڵدەگرێت. بەڵێ دەکرێت ماوەستا دەکرێتەوە لە تەوەرێکی ترا باسیکەین، بەڵام ئێمە زیاتر ویستمان تۆزە مافی ئافرەتان پێشێل نەکەنەوە باس لە دیاردێ بکەین کە لە ئێستادا شۆفێریشنان لەلایەن هەندێک لایەنەوە قبول ناکرێت، هەندێک لایەن دەڵێن باشە و شتێکی ئیجابیە. ئەگەر قسە لەسەر تۆڕەکە پێ بڵێن. کاکەشوان جا وەڵا هەر پێشم خۆش بوو، یعنی هەر بۆی کە بەرنامەکەش جوانتر بێ سەردانی نووسینگەکانیشم کرداوانی کە مۆڵەتی شۆفێری لەو بوارەدا خەریکن ئەوە جوانتر دەبوو بەرنامەکە. بەرحاڵ بە شێوەیەکی گشتی پێم وایە شۆفێری بۆ ئافرەتان کارێکی باشە و زۆر لە کە بڵێن ئیش و کارەکانت بۆ ئاسان دەکات، بۆ نمونەکارێکی زۆر بەپەلە دێتە پێشی دەتوانێت جایلەوەی کە تەکسیە بگرێت یاخود سیارەکەی خۆی هەبێت و بڕوا بۆ ئیشە بیکام. پێم وایە کارێکی باشە ئەگەر بتوانێت ئافرەت، بەڵام ئافرەتانی خۆمان دەبێت جەری بن، دەبێت لە قسە و توانج نەترسن، دەبێت کۆمەڵەشت هەیە ینی پەیڕەوی بکەن. بۆ نمونە ئێستا من لەوەی کە دەڵێن ئافرەتان ناتوانن شۆفێری بکەن لەبەر ئەوەی بۆ نمونە ئەگەر هاتوو تایەکیان پەنچەر بوو ناتوانن با بڵێن. بەڵێ مامۆستا هاوکەرەوە شیلان خان لە هەولێر دەڵێت جورئەتیان نییە وەکو پیاوان. وەڵایم پێم وایە ئافرەتان جورئەتیان هەیە، بەڵام ئایا خۆیان ناتوانن ئەو کارە بکەن؟ بۆ جورئەتی نیە. ئافرەت جورئەتی هەیە، ینی ئافرەت چی لە پیاو کەمترە؟ ئافرەت و پیاوان هاوشانی یەکن پێم وایە، هیچ وەکو جیاوازی نییە، مەگەر شتێکە بێت تایبەت بێ بە ئافرەتانە یا تایبەت بێ بە پیاوانەوە. وە شۆفێریش تایبەت نییە بە پیاوانە، بەڵکو تایبەتە بە پیاوان و بە ئافرەتانەوە. بەڵام پێم وتی دەبێت ئافرەت جەریح بێ. بۆ نمونە کاتێک کە تایەکی پەنچەر دەبێت کە ئیشێکی دەبێت ئافرەت خۆی هەوڵ چاکی کاتەوانی ئەوە جەریحی خۆی لەوەیە دەرەخە کاکەشوان بێت. بەڵێ مامۆستا هاوکەر با گوێمان لە تێبینی ڕاست بێ لە سلێمانی. فەرموو ڕاستخان. باش کاکەشوان هەموو کاتێک سپاس دەکەم بەنسبەت ئەم تەوەری بەرنامەی ئەمڕۆتانەوە. بەڵێ بەڕاستی من بە تایبەتی لەبەر ئەو پەیوەندی شیلان خان تەلەفۆنم کردووە معقول نییە ئەوڵێ ئەمە جورئەتمان نییە. تۆ چۆن ئافرەتی تۆڵێ جورئەتم نییە؟ گە جورئەتت نییە مستارە مەگرەوە دەستەوە. بەڕاستی ئینسان کە جورئەتی شتێکی تێنەبێ حەق نییە بیکە. ئەوە لەلایەکی تر بازێ بەڕێزەیە ئەڵێن ئەمانە مۆبایل لەگرن بەدەستانەوە بۆ بەس ئافرەت مۆبایلی پێە. خۆ بەس ئافرەت مۆبایلی پێ نییە، هەموو لایەک مۆبایلی پێ، ئەوانیش پۆز لێن، ئەوانیش عینەکەکەنە چاویان و خۆیان بان و ئەم شتانەی کە ئەوان باسیەکەن. بەڕاستی عیبە ئەم شتانە لە بینی ئافرەت و پیاوە باسەکرێت. ئێستا ئەوەنەی کە ئافرەت ئیشەکە و ئافرەت ئەرکی بەس ماڵی بەسەرەوە، ئەرکی مناڵی بەسەرەوە، ئەرکی دەریشەوەی لەسەرە. بەڵێ ڕاستخان، بەڵام لە بەرامبەردا بەسۆزخان لە سلێمانی پەیوەندی کرد، دەڵێت من بۆ هاتوشۆش بۆ لێخوڕین بۆ هەولێریش دەچم و دێوانی ڕێگای دەرەوەش پێێتەوە لە بەرامبەر قسەکەی شیلان خان. بڵێ ڕاستە منیش چەندجار چوومەتە سەیرانگاکانی کونەماسی و سەیرانگاکانی دوکان و ئەم شوێنانەوە هیچ کێشەشم نەبووە. لە نەورۆزە لە ئەو پەڕی قەرەباڵغیە من سارم لێ خوڕیوە، هیچ کاتێکیش کێشەمان نەبووە لەگەڵەوە. بەزانی ئەوە ژەکەوێتەوە سەر کەسەکە خۆی. ئەمە ئافرەتە، ئەمە پیاوە، هەردوو لە هەم جورئەت لە عەلم لە هەردوو لا هەیە. شەخص هەموو نوعێکی تایە. مەسەڵەن ئەمە پیاوە ئەم ئافرەتە پێویست ناکە ئاوەجا بکرێتەوە. ئەگەر تۆ تێ مافی ئافرەت نازام بەرزکەیتەوە ئەم شتانە بۆ جێمەکەرەوە بڵێ ئەمە پیاوە. بەڵێ سپاس بۆ مامۆستا هاوکار و ڕاستخان لە سلێمانی. بەڵێ دەچینە لای لیزا لە سلێمانی، هەروەها دکتۆرە تارا لە هەولێر. سڵاوتان لێبێ. فەرموو لیزا خان. لیزا خان بەڵێ فەرموو. ئێوارەت باش. زۆر سپاس. شوانجان بوونی ئافرەت و شۆفێر ناگەڕێتەوە بۆ جورئەت لەبەرەوەی کە ما بە شۆفێریکردن بەسە جورئەتێکیە، بەڵام هاوکار لەگەڵ ئێمەش وەکو پیاوان مافمان هەیە، شۆفێربین مافمان هەیە، بچینە سەر شەقام، یعنی هەموو شتێک هاوتا بێ مافەکانمان لەگەڵ پیاوانە لەبەرەوەی کە ئافرەت کاتێک ئافرەتەکە ئافرەت بێت و جورئەتی هەبێ بۆ هەموو شتێک. لیزا خان تۆ خۆت شۆفێری؟ تۆ خۆت شۆفێری لیزا خان؟ تۆ خۆت شۆفێری؟ بەڵام بەرحاڵ پێم وایە ئینجان شوانجان عەفوان ئەڵێم تۆ خۆت شۆفێری؟ ئافرەت کاتێک کە شۆفێری بکات ئەبێت هاوڕێمی بڵێن سەر شەقام کاتێک لەسەر جادەیەکە بن کاتان بڵێن ئەوانی کەوەکو ئەوان شۆفێرن هەردووکیان هاوکاری یەک بکەن، نەک ئەوەی کە بڵێ یعنی من زۆر جار لە تاکسیا بووم کە ئافرەتێک سایاقی کردووە لەگەڵ ڕێزم بۆ پرۆگرامەکەی بەڕێزە سایاقەکەی یعنی ناو تاکسیەکە کەپشا بۆ دەنجمی پیا و لەبەرەوەی کە هانۆدانی سیارە لێ بخوێت و ئەبێ فێریکی کە سیارە لێ بخوێ نەک ئەوەی تمێری پێ بێت و وای لە پێجاوی کە نەچێتەوە دوش سوکان و دانیشێت بۆ بەڵێ لیزا خان بەڵێ با گوێمان لە تێبینی دکتۆرە تارا بە لە هەولێر. سڵاو لێ بە دکتۆرە فەرموو. زۆر سپاس دەکەم. ئەگەر دەنگی تەلەڤیزیۆنەکە کەسکەی بۆی باشتر گوێمان لە یەکتری بێ. بەڵێ چاو خۆش بێ.
بەڵێ دکتۆرە من گوێم لێتە دکتۆرەگە فەرموو قسە بکە دکتۆرە گوێت لێمانە بەڵێ من گوێم لێتە فەرموو بەڵێ گوێم لێتە دکتۆرە تارە گوێمان لێتە گە قسە بکەی بەڵێ زۆر سپاس بالنسبة لورقتها بله پێم وایە هەر ئافرەتێک پێ ئەڵێم ئەگەر جەری ئانە ناتوانە سایقی بکە سایقی نەکە ئیتر بۆچی خۆی بەڵێ ئەلۆ بەڵێ گوێم لێتە من گوێم لێتە ئەگە قسە بکەین گوێم لێتە قسە بکە بەڵێ بەڵێ سپاس بۆ لیزاخان لە سلێمانی ڕوا دکتۆرە تارا لە هەولێر داوای لێ بنەکەن دیارە گوێی لە دەنگمان نەبوو بەڵێ ئازان ناوبڕێکی کورت و بەردەوام دەبین لەگەڵتان دووبارە سڵاوتان نەبێ ئازان بەڵێ دەچینە لای ڕاڤە لە سلێمانی فەرموو ڕاڤەخان ڕاڤەخان ئەگەر گوێت لێمانە هەموو کاتێکت ڕاڤەخان دەستخۆشی بەرنامەکەتان دەکەم زۆر سپاس دەکەم من وەکو شۆفێرێکی ئافرەتان لە شاری سلێمانی پێش هەموو شتێک دەستخۆشی لە بڵین لە هەنی هاتوچۆ ئەەکەم بەڕاستی زۆر هاوکاری ئافرەتانەکەن بەس بەڵام وەکو شۆفێرانی پیاوان ئەوەی ڕاستی بێتە ئێستا کۆمەلگای ئێمە بڵین باوک سالارێکی پێوە ماوە وەکو شتێک نازانم پێیان ناخۆشە پێیان هەزدانی تا ئێستا بابەتێکە بە تاواتی بۆیان هەزم نەکراوە ئێستا کوڕە گەنجەکان ئەوان کەمێک باشترن بەس ئەوانی لە سەر و سێوانێ تا بڵین ئەوانی کە بەتەمەندترن بەڕاستی لە جادۆبانە زۆر ئافرەتانی حاجەکەن وەکو ئێستا کچێکی پیشاننا کە ئەیوت ڕازی نابن ئەگەر کچێک پێشان کرد لە جادەوە شتێکی زۆر ڕاستە مخۆم بەسەرم هاتووە بۆ دوایەوە ئەگەر ئێمە بینەوە سەر بابەتەکە سیرەکەین هەتا ئێستا ئەو حادیسانی کە لە دەست پیاوان ڕوئیان زۆر زیاتر لە دەست ئافرەتان ڕوویاوە بەس بەڵام هیوادارم لەوە زیاتر پیاوان نایی ڕێگری لە کچان نەکەن بۆ لێخڕۆنی بڵێن بۆ شۆفێری بکەیتەوە قۆناغەکەمە تێمان پەڕانەوە تازە هیچیشیان بۆ ناکرێت بەڵێ کەواتە با گوێمان لە تێبینی چنار بێ لە سلێمانی فەرموو چنارخان شەو باش زەحمەت نەبێ من دەستخۆشی بەرنامەکەتان لە یەکەم سەرەتا زۆر سپاس هیوادارم سەرکەوتوو بەرنامەت باشتر هەبێت و زیاتر ئیتیمام بۆ بدرێت کە بواری ئافرەتان پشتتر بێت قسەی زیاتر لەسەر بکرێت من وەکو خۆم شۆفێرێکی ئافرەت هیچ رەخنەوە پێشنیارێکم نییە بەڕای من وایە ئەگەر ئافرەت خۆی زاڵ بێ بەسەر خۆیە با تا ئێوارەی پیاوان ئیزعاجیکەن دوا ئەوەش رەخنە بگرن ئێمە ئێڵین ئێمەی ئافرەت هەین ئەوانی پیاوانیش هەن بەڵێ کەواتە تۆکو شۆفێرێک چنارخان تا چەند ئەو تێبینیانی کە باسکران توانج لە ئافرەتان جێبەجێ نەکردنی ڕێنمایەکانی هاتوچۆ لەلایەن ئافرەتانە تا چەند ئەوانە ڕاستن تأكيد كوملجي ام ايش تامعتي بقى بويكا شاوي لكش نبي تعليق هرهب وقت سكردن هرهب وقت بله أبزلت هرهب لجناني شو لبياني شابت من أنا ألف عفرت أجد بتواني ستركها بسر خويا حتى إيواري وفوليان بوليا بدل بله چنارخان ئەگەر بە کورتی وەڵام بدەیتەوە ئێمە ئەوەمان باس نەکردو دیارە بەڕێزێک دیارە کاکزاگرۆس لە کۆیە پەیوەندی کرد دەڵێت زۆر جار نووسینگەکان بە شێوەیەکی باش ئافرەتان فێر ناکەن تۆ لە نووسینگە فێر بووی ئەگەر لە نووسینگە فێر بووی ئەو فێرکردنە یاخود ئەو ماوەی کە تۆ لەوێ فێر بوو چۆن بوو و پێت وایە بەگشتی کار نووسینگەکان چۆنە بۆ فێربوونی ئافرەتان هەردوو مەرحەلەکەم بڕێوە پرسیارەکەت لە جێ خۆیە من زۆر خۆم ڕۆیوە هەوڵم ماوە فێربوون کردووە و زیاتر سیارەفرانن بووە دواتریش چوشمەتە نووسینگە لە نووسینگەشا ئەوەی کە لە نووسینگە وەرم کردووە هەتا ئێوارێ پشلێم خۆم فێر نابم من لەگەڵ ئەو بەڕێزیانیم کە ئەلەن نووسینگەکان بەداخەوە ئەو توانایی کە لە نووسینگەکانە هەیە هەتا ئێوارە لەگەڵ باوکو و برا و مێردی خۆتا بڕۆی تەسەور ناکەم بەو جۆرە فێر ببیت بەڵێ سپاس بۆ ڕاڤە و چنار لە سلێمانی سپاس بۆ پەیوەندیەکاندا بەڵێ دەچینە لای دایکی ئاکۆ لە سلێمانی هەروەها بڵێن لە سلێمانی فەرموو دایکی ئاکۆ دایکی باکۆ لە سلێمانی فەرموو دایکی باکۆ بەڵێ دایکی باکۆ گوێمان لێتە فەرموو بەڵێ گوێم لێت ئێوارەت باش زۆر سپاس وەڵا من هیچ فەرقی نابینم لە بینی شۆفێری ژن و پیاوە
هیچ فەرقێکی نییە کە تۆ چیتە سەر جادە و شۆفێری بکەیت چه فەرقێکی هەیە ئەمە ژنە و ئەمە پیاوە بەڵام ئەوەی بەشداروان باسی دەکەن دەڵێن پیاوان ئەو فەرقە دروستەکەن کە خۆت بە ئاماژی پێەکەی بەڵێ زۆر جار دەڵێن تۆ باسی فەرقەکەی ئەڵێن پیاوان ئەو فەرقەیان دروست کردووە بەڵێ بەڵێ پیاوەکە فەرق دروستەکە لەبەرەوەی کە تۆ بینێتەوە ئافرەتی لە خۆیەوە شتێکی لا دروستە بێت کە سڵی لێ ئەکاتەوە یا زۆر جار لێتە ترسێت یان وازانێت تۆ ئەترسید لەو ئەشکێنێتەوە سەرگایەتە بەردەمە دیاڵێ ئەمە خاوە با من پێشی کەوم یعنی فەرقەکە پیا و دروستیەکە ئەینا تۆ هیچ فەرقێک نییە کە ئەڕۆی بەسەر جادێ ئافرەتی شەبینیت و پیاوی شەبینی شۆفێریەکە یعنی چه فەرقێکی هەیە تۆ جادێ و ئەڕۆ و قانون و ئەڕۆی جاری وایە پیاوێک ئیشارەت هەڵناکە ئەوەستێ بیرێتێ پێچی ژەکات و ئیشارەت هەڵناکە ئەوەستێت و ئەڕوا پێچی خۆی کاتەوە یعنی بۆ گەر ئافرەتەکە هەڵی نەکاڵن و ئافرەتە و نازانێت بەڵێ کەواتە با گوێمان لە تێبینی بەڵێ ئافرەتەکە زیاتر ڕێنمایەکان هینەکەن بەڵێ داکی باکۆ با گوێمان لە تێبینی بەڵێن بێ لە سلێمانی فەرموو کاک بەڵێن دیارە ئەوەی داکی باکۆ باسی دەکات بۆ کە پیاوان سەرپێچی دەکەن باس ناکرێت بەڵام ئەگەر ئافرەت سەرپێچی بکرات دەڵێنەوە ئافرەتە و نازانێت شۆفێری بکە زۆر سپاس دەکەم بەڵام شوێنەکە زۆر قەرەباڵغەکە دوورکەویتەوە تۆزێ لە شوێنێکی هێمنا بۆی باشی گەمانێت بێ چاوت خۆش بێت بەڵێ بۆی پرسیارەکە تێنەگەشتم ئەگەر دووبارە بکەیتەوە مەبەستمەوەی داکی باکۆ باسی لێ کرد کە سەرپێچی تەنها ئافرەتان نایکەن پیاوانیش سەرپێچی دەکەن و ڕێنمایەکانی هاتوچۆ جێبەجێ ناکەن بۆ لە کاتێکدا کە پیاوان ئەو سەرپێچیە دەکەن باس ناکرێت بەڵام ئەگەر ئافرەتێ سەرپێچی بکات دەڵێنەوە ئافرەتە و نازانێت شۆفێری بکە بەڵام هەندێک جار سەرپێچەکەی ئەوان لە چیە تەرەفلایەتی چەند چرکەیەکە چەند چرکەیەکە زۆر شوێنەین هەتاوەکو ئەڕۆن و بەڕێەکەون تۆ مەیتەوە بۆ تەرەفلایەت و دووەم بۆ جاری دووەم بڵێن دەرچی لەو حاڵەتانەیە زۆر شوێنێ یاخود توانج ئەوانەی کە توانجا لێدا هەموو ئینسانی شایەنە غەڵەتە دوایەوە هەندێکە توان لێدا هەمووشی نا هەمووشی توان زیان لێ نادا بەڵام ئەوان کە من پێدەڵێم لە هەندێک شوێنە ئەمە دەشێنین ئەمە دەشێنین زۆر بێتامیان کردو ناڵێ بسرعات لەگەڵ سرعتیشانی بەڵام لە تەرەفلایەتە پێویست بەوا کە سرعت بیکە زوو دەرچی بەڵام ئەوان زۆر شوێنین لە تەرەفلایەتە من هینی ئەوە امتیابەتی کردوونە لە تەرەفلایەتە دایم کامینتەوە دەفعی دووەم جاری دووەم دەرچی خەتا لەوان بەدیەکەن کە ئەوە ناچوڵێن ناهەڵ ناسن ناڕۆن زوو بەڵێ کەواتە سپاس بۆ دایکی باکۆ لە سلێمانیەوەها بەڵێن لە سلێمانی سپاسدانەکەی بۆ پەیوەندەکانتە بەڵای ئازان دیارە ئەو کەسانی دە ئێستادا پەیوەندی دەکەن ئەگە بتوان بە کورتی باس لە تەوەری بەرنامەکە بکەن بۆی کاتی تر برخصین بۆ بەشداربووی تر بڵێ محەممەد لە سلێمانی مامۆستا ڕێکەوت لە سلێمانی سڵاوتان لێ بێ فەرموو کاک محەممەد کاک محەممەد فەرموو دێنێ لای جەناب دوای دەچنە لای مامۆستا ڕێکەوت زۆر سپاس دەکەم میوانەت باش لەسەر و تەوەرەی بەرنامەکەتان کاکەشوان بەڵێ بووبورە بە کورتی ئەگەر بۆی لەبەر کاتی بەرنامەکە بەڵێ بەسەر چاوەڵی بەڕای من ئافرەت یعنی بۆ شۆفێری لە زۆری کاتەکانە لەم شاری ئێمە دەماشایانەکەی سێریانەکەی شۆفێرەکەیان جوان نییە ئەترسن یعنی من سوسۆم لە ڕێگاکانی دەرەوە بیزات کە شاحینەیان ترێلێ شتێ بە دوایانەوە ئەبێت ئەترسن لا ئێمە سەر خۆڵەکە دوو سای دەجادەکە ئەم لا یاتە سەر خۆڵکات لە دوا خۆی پیاکێشێ یعنی تر نازانم ئەمە خەتا لە نووسینگەکانەوەیە لە ترسینۆکی خۆیانەوە ئیتر ئەوە ئەگەڕێتەوە سەر خۆیان نازانم ئەو ڕادێ بەڵام بەڕای من لەم وڵات و لەم شاری ئێمەیە شۆفێری بۆ ئافرەت نازانن یعنی بەتەواوەتی بەڵێ با بچینە لای مامۆستا ڕێکەوت لە سلێمانی سڵاو لێ بە مامۆستا فەرموو ئەم کاتەوە باش هەموو کاتێکت دەستە خۆش بێ زۆر سپاس بەرنامەکە زۆر جوانە سپاس خوشێک پێش ئێمە تەلەفۆنی کرد ڕازەخانینەوە بوو لە تەلەفۆنە ئەو خوشکە بە ڕێزەمان ئەوە نەڕەقە ئەخۆ ئەبێ لەسەر جادە کە سیارەیەک لێ ئەفڕەیان زەرامێ بە بەردەمیان ڕائبێت چی بکات یعنی من یەک تێبینیم لەسەر ئافرەت هەیە من خۆم خودی خۆم سیارم پێ بۆ ئافرەتە وەستم بەڵام ئافرەت یەک نەڤڕی لایە و ئەزانێت کە بۆی وەستایی بە نەوعێکی کە لێشیاتەوە ئەوە جا دوایەوە ئافرەتان قەت ڕۆژە لە ڕۆژان یارمەتی پیاوان نایە یعنی تۆ لە فەرعێکاییتە دەرەوە نبینی ئافرەتێ لەسەرێ بۆسێ ئەگەر بۆسێ ئەوانی شەڵەن ئێوە یارمەتی ئەوان نایەن کە مامۆستا ڕێکەوت ئەوانی شواڵن ئێوە پیاوان یارمەتی ئافرەتان نادەن بەڵێ زۆر جار لە سایتێکی سەری ئەگرێ پولی بۆ لێیلا ناچێت
هۆڕنی بۆ لێ هەر حسابە بۆ ناکە ئەمە بریتی نییە لە نەزانین ئەمە بریتە لەوەی کە حساب بۆ پیاوان ناکەن یانێت تحرش بە عەقڵی پیاو بکە تووشی هەڵەی کە ئەوەی بکە ئەوەی بکە بەڵێ مامۆستا بەڵێ مامۆستا بەڵام هیوادارم بعضی ئافرەت هەیە کە سارە لێ خوڕێ وا هەستەکە ئەو جادی لەسەر تاپۆ کراوە ئافرەتی زۆر چاکیان هەیە و بەڵێ مامۆستا بووبرە لەبەر کاتی بەرنامەکە سپاس بۆ محەممەد لە سلێمانی مامۆستاڕەکە لە سلێمانی بەڵازان چەند چاپێکوتێکی ترمان ئامادە کردووە پێکەوە ببینین ڕوبەڕووی زۆرش دەبینەوە لەسەر ڕێگەوبانە بە زۆری جای ئاشکێنەوە سەرمانیا پێشمانەکەون وەکەوەی کە ئێمە هەر سایق نەبین هەر خۆیان سایق بن یعنی ڕوبەڕووی شتیوا ئەبینەوە زۆر جاری تر ئەڵێت وەڵا ئەمە لی نازانەیە جوان لی نازانێ فێر جوان ساقەکە نازانەی ئەوەیە و بە چاوی خۆم بە حکمەوەی ڕۆژانە ئەو دیاردە بینم شتێکی ناشیرینە بە تایبەتی و ئافرەتانیش خۆشیان بەدەر نین لەوە چکە بەڕاستیان دی ئافرەت هەیە ناوەڕاستی جادەکە ئەگرێت ئیدی لەوەی کە نەتوانێت مەسەلەن ساقی تاو نەبێت یا بپەشۆکی یاخود بترسێت ئەوەش هەیە بەڵام بە گشتی من پێم باش نییە ئافرەتانی زعاج بکرێن یاخۆت جۆرێک لە جۆرەکان لەلایەن هەندێ ساقی با بڵێن ڕەگەزینێرە دەستەشکێنرێتەوە سەریان بەڵا ئەزان لە دوابرگەی بەرنامی مایکی خەڵک دەچینە لە سەرنجەکان و تێبینەکانی تۆڕی کۆمەڵاتی فیسبوک دیارە چەند تێبینێکمان بووە تۆ کەمال قادر دەڵێت شۆفێری ئافرەتان کارێکی ئاساییە و هیچ جۆرە کێشەیەک دروست ناکات ئەوەی کە کێشەی دروست کردووە هاتنی ئەم هەموو سیارە زۆرەیە کە ڕۆژانە دێتە شارەکانی هەرێمەوەروەها شڤان دەڵێت بەڕاستی بەڕای من ئافرەت لە کوردستان هەمووی مافی بۆ دامین کراوە هیچ کەم و کوڕی نییە وەک تعلیق لە شۆفێرەکان و ئافرەتەکان بەڕاستی شتێکی زۆر ناشرینە و دەڵێت بەڕاستی لە ناو کۆمەلگەی کوردیدا شتێکی عیبە کە ئافرەت شۆفێری بکات بەڵام ئەمە هێدی ئەم تعلیق و شتە ناشرینانە لە ناو دەچن هەروەها کۆچەر ئەحمەد دەڵێ سڵاو من دەڵێم هەموو شت لە ئافرەتان جوانە چووکە قەدری دەزانن خوای گەورە نەرمونیانی زیاتر بە ئافرەتان داوا هەروەها هونەرکۆیی دەڵێت ئامارەکانی هاتچۆ دەیسلمێن کە هەمیشە پیاوان زیاتر سەرپێچی دەکەن نەوەک ئافرەتان چەند تێبینێکی ترمان بۆ هاتۆ دیارە بەڕێزان هێدی ئەبوو عەبدوو دەڵێت داواتان لێ دەکەن راپۆرتێک لەسەر گرانبوونی خانوو زەوی بکەن لە کەلار بڵێ ئەوە تێبینەکەت بە هەندووە دەگیرێت هەروەها دەچینە لای ئارێز هەست دەڵێت سڵاو باشە بۆ زۆربەی کات پیاوان دەست دەشکێنن بۆ سەر ئافرەتان یاخود ئەگەر حادیسەیەک بێت ئافرەت پێی دەڵێن ئافرەتە لێی ناگیرێت هەروەها ڕەنۆ مەدرید دەڵێت پیاوان زۆر ڕقن کە ئافرەتێک بە هێواشی بڕوات بە هۆرێن شێتی دەکەن یاخود مەژالیانیاندەن لە فەرعێکیان شوێنێک بێنەس دەرەوە و کەس ناوەستێ و پێم وابێت هەموو دەگەڕێتەوە بۆ سەر پیاوان کە دەیانەوێت کەس لە خۆیان باشتر نەبێت و لە ترافیک لایتەکان کە دەوەستن هەروەها دوا تێبینی دەخوێنەوە هێمن کوردی دەڵێت من بەو بەڕێزە دەڵێن بە سۆسخان ئایا ئافرەت دەتوانێت فڕۆکە دروستکە دیارە بە سۆسخانێکی بوو لە پەیوەندەکان کە پەیوەندی کرد دەڵێت ئافرەت دەتوانێت فڕۆکە دروستکات لەگەڵ ڕێزم چونکە بەڕێزت دەڵێ ئێمە شان بەشانی پیاوان کار دەکەین ئێوە پێویستە بەیانیان سیارەکانتان فحسکەن اینجا بتوان لێ خوڕن تا ئێستا لەگەڵ ڕێزم زۆر لە ئافرەت نازانن ڕۆنی سیارەکانیشیان فحسکەن بەڵێت دارێت چەند تێبینێکی جیاوازمان کۆ کردەوە ڕاوەست دەستێمانی دەڵێت ئافرەتان بە شێوەیەکی باش ڕێنمایەکانی هاتچۆ پەیوەندی نایکەن و بەرامبەر بەو تێبینیانە بە سۆز لە سلێمانی دەڵێت پیاوان پیان ناخۆشە کە ئافرەتان ئۆتۆمبیل لە خوێن دیارە زۆربەی ڕاکان لەسەر ئەو بوو کە ئافرەتان بە شێوەیەکی باش بواریان پێ نادرێ ئۆتۆمبیل بەباشی لێ خوڕن هەروەها توانجیان لێ دەرێت لەسەر شقامەکان هیوادارین توانین بێتمان ڕاجیاوازەکان کۆ بکەینەوە لە بەرنامەی ئەم جاری مایکی خەڵک سبێنە هاوکارم هەکانێنی لەگەڵتان دەبێت بۆ تەوەریکی گەرمتری بەرنامەکە هەرشاد و سەرفرازم.